سانتەری میترۆ بابەتێکی سیر لاسەر هێرشەکەی لالەزار ئاشکرا کرد. دەڵێت فڵچەی ددان و گسکی کارەبایی و قاسەی پارەی چەند ڕێکخراوێک بردراوە. بەیانی ئەمڕۆ سانتەری میترۆ ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و دەڵێت ئۆفیسی پایە کە دەکەوێتە گەڕەکی سەرچناری شاری سلێمانی نزیکە لە ماڵی لاهور شێخجەنگی و هۆتێل لالەزار. چەند ڕێکخراوێکی کەلتوری و ژینگەی و نێودەوڵەتی لەو تەلارە ئۆفیسیان هەیە و هێرشی کراوەتە سەر. باسی لەوەش کردووە هێرشی چەکداران بۆ سەر نووسنگەی ڕێکخراوە ناوخۆی و بیانیەکان پێشێلکاری ڕوونی یاسای مرۆیی و نێودەوڵەتیە. مەترسی ئەوەشی هەیە هەرێمی کوردستان بکاتە شوێنێکی نائارام بۆ کاری ڕێکخراوەی و بیانی. دەژڵێت ئەم ڕۆزانیمان هێزەکە سەرجەم کەرەستەی ناو ئۆفیسی ڕێکخراوەکانی بردووە کە ئەمانە کەرەستەکانن. قاسەی پارە بەوەی لە ناویشی دابووە کە پارەی پرۆژەکان بووە. شوار پرێنتەری ڕەنگاوڕەنگ و ڕەش و سپی، تەلەفۆنی سەتەلایتی و سوورەیە، چەند سێتێکی کۆمپیوتەر، 9 لاپتۆپی جۆراوجۆر، سێتی داتاشۆ، سێ سێتی کامێرای سۆنی و کانون، ئامێری مایفای، ئاسیاسێڵ و فاستلینگ و ئایکیو، ئامێری ژماردنی پارە، چەند شاشەیەکی تیڤی، پاسپۆرتی کارمەند، چەند هێدفۆنێک، سپیکەر مۆبایل و چەندین UPS تا دەگاتە کەرەستەی زۆر سادەش وەک فڵچەی دەدانشتن و ئامێری ڕیشتاشینی کارمەندان. لا ڕێکخراوی تر مەکینەی خەیاتی، مەکینەی ئۆڤەر و نەخش و ئوتو، درێل و گسکی کارەبا و جزدان بە پارەوە و جانتاشیان بردووە. سانتەری میترۆ لەگەڵ بیستنی هەواڵەکە دەستی بە پەیوەندیەکانی کرد لەگەڵ ئەوەی زانیاریەکان پشتڕاست دەکرێنەوە، بەڵام تووشی سەرسوورمان بوو لەوەی کەس ئامادە نییە بە ناوی خۆی و ڕێکخراوەکەی لێدوان بدات. نزیکەی 2 هەفتەیە بێدەنگن.